میدیایەکی بێلایەن، ماڵپەڕێکی پڕ لە زانیاری و هەواڵ، دەستگایەکی سربەخۆ، وێزگە نیوز، ماڵپەڕێکی سیاسی و ڕۆشنبیری و هونەری گشتی، ماوەی 7 ساڵە بوێرانە و سربەخۆیانە خزمەت بە هاوڵاتیانی کوردستان دەکات. ئەم دەستگایە بەرپرسیارانە لە چوارچێوەی ئیتیک و یاساکانی ڕاگەیاندندا کارە ڕۆژنامەوانیەکانی ئەنجام داوە. وێزگە نیوز هەمیشە کاری کردووە بۆ گەیاندنی هەواڵ و زانیاریەکان وەک خۆی، هەرگیز خۆی لە بەرپرسیارەتیە گەورەکان لا نەداوە و هەوڵی داوە بەسەر بەخۆیی و بێلایەنی ببێتە دەنگ و ڕەنگی دانیشتوانی هەرێمی کوردستان. هەر بۆیە ڕوبەڕووی دەیان پێشێلکاری بۆتەوە و چەندین جار ڕێگری ڕووماڵکردنی ڕووداوەکانی لێکراوە و بەهۆی ڕازگۆیی و بێلایەنی لە کارکردنیدا ڕوبەڕووی هێرش و پەلامار و تۆمەت هەڵبەستن و هەڕەشەکردن بۆتەوە. لەسەر شەقام بوو لە ناو ڕوودا و خۆپشاندانەکاندا چەندین جار دەست بەسەر کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانیدا گیراوە و ڕۆژنامەنووسەکانی دەستگیر کراون. ئێمە لێرەدا نمونەی 1 ساڵ لە ڕێگری و پێشێلکاریەکان بۆ سەر وێزگە نیوس و ڕۆژنامەنووسەکانی دەخینە ڕوو. ڕۆژی حەشر سەد و وابزانم هەشتافی شەک بە سیارەکەمانەوەی لە مانگی هەشتی ساڵی 2021دا بەهۆی بڵاوکردنەوەی راپۆرتێکی ڕۆژنامەوانی لەسەر کوشتنی سەرۆکی ئەنجومەنی شارەوانی چەمچەماڵ و کوڕێکی ئەفسەری لە وەزارەتی ناوخۆ و بریندارکردنی دوو ئەندامی دیکەی خێزانەکەی، دەستگای میدیایی وێزگە نیوس و پەیامنێرەکەی بە ناوی لەنیا بەختیار ڕوبەڕووی پەلامار و هەڕەشەی کوشتن بوونەوە. لە مانگی هەشتی هەمان ساڵدا بەهۆی ڕووماڵکردنی ڕووداوەکانی هەشتی تەمووزەوە دەستگای میدیایی وێزگە نیوس و پەیامنێرەکەی لە شاری سلێمانی ڕوبەڕووی پەلاماردان و ناوزڕاندن و هەڕەشەکردن بوونەوە. مانگی 9 ساڵی 2021 لە کاتی ڕووماڵی خۆپشاندانی مامۆستایانی زانکۆی سلێمانیدا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگری لە وێزگە نیوس کرا ڕووماڵ بکات و کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانیان بۆ ماوەی چەند کاتژمێرێک دەستی بەسەرداگیرا. لە مانگی 10 ساڵی 2021دا و لە ڕۆژی دەنگدان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەیامنێر نەبەز ڕەشاد لە شاری هەولێر بەهۆی گرتنی وێنەی پێشمەرگەیەک کە بەهۆی شەڕ و پاڵەپەستەوە لەوەش خۆی چوو بوو ڕوبەڕووی پەلامار و پێشێلکاری بووەوە. لە هەمان ساڵدا و لە مانگی 11دا لە کاتی ڕووماڵی خۆپشاندانی سەرتاسەری خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان تەواوی تیمە ڕۆژنامەوانیەکانی وێزگە نیوس لە شارەکانی هەولێر و سلێمانی و ئیداری ڕاپەڕین ڕوبەڕووی پێشێلکاری بوونەوە. هذا دوش بس بونيكا بس بونيكا هذا وصل خوێنکاران بەشێکیان بەڵێ ئەوە ڕێگریمان لێ دەکەن ڕووماڵ ئەنجام بدەین. بێڕێزی مەکە بێ زەحمەت. بێڕێزی ناکەم سەر چاو باشە بەس لەنیا مزگەوت لەنیا بۆ مزگەوت ڕاکە بۆ مزگەوت بیلال بۆ ناو مزگەوت ڕاکە بۆ ناو مزگەوت. نزیک ئێمە لەگە وەکو ستافی وێزگە نیوس ئامادە بین کە ڕێگریان بەرامبەرکردین ئێمە نەمانتوانی ڕێگەیان پێدان کەی ڕووماڵەکە. لە مانگی 3 ساڵی 2022دا و لە کاتی ڕۆماڵکردنی خۆپشاندانی شۆفێرانی تەکسی لە بەردەرکی سەرای شاری سلێمانی
ڕێگری لا وێزگەنیوز کرا ڕووماڵی خۆپشاندانەکە بکات و هەوڵدرا کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانیان لێوەربگیرێت. دەوازم لێ بێنە برا لە مانگی پێنجی هەمان ساڵدا لە کاتی ڕووماڵکردنی بارودۆخی پەنابەران لە بەردەم نووسنگەی نەتەوە یەکگرتوەکان لە شاری سلێمانی پەیامنێر و کامێرەمانی وێزگەنیوز لەلایەن کارمەندانی نووسنگەکەەوە ڕوبەڕووی هێرش و پەلامەر بوونەوە و ڕێگری ڕووماڵکردنیان لێکرا. مۆڵەتی یاسایشم پێ لەبێ مای کاگرم بەدەستۆزان نییە ئێسێمە جەماعەتی یاسایی شێرەبانە لە مانگی شەشی ئەم ساڵدا بەهۆی ڕووماڵی کەوتنە خوارەوەی موشکێک لە پارێزگای هەولێر پەیامنێر نەبەزڕەشاد لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کەلوپەلە ڕۆژنامەوانەکانی لێوەرگیراو بۆ ماوەی چەند کاتژمێرێکیش دەست بەسەر کرا. لە مانگی هەشتی ئەم ساڵدا لە کاتی ڕاگەاندنی خۆپشاندانی سەرتاسەری لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان تیمە ڕۆژنامەوانیەکانی وێزگەنیوز ڕوبەڕووی پێشێلکاری بوونەوە. لە پارێزگای سلێمانی تیمی ڕۆژنامەوانی وێزگەنیوز کە پێکاتبوون لە 5 کەس بە ناوەکانی سیروان غەریب سەرنووسەری ماڵپەڕی وێزگەنیوز، زانیار مەریوان کامێرەمان، لەنیا بەختیار پەیامنێر، هێڤار هیوا داڕێژەری هەواڵ، ئەرکان عەبدولقادر هاوکاری تیمی وێزگەنیوز لە کاتی ڕووماڵی خۆپشاندانەکەدا بە گازی فرمێسکڕێژ بریندار کران و دواتر ڕێگری ڕووماڵکردنیان لێکراو. لە ئەنجامی بەردەوامبوونیان دەستگیرە بەسەر کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانیاندا و بۆ ماوەی چەند کاتژمێرێکیش تەواوی ستافەکە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. ئەوە تا باجم هەیە ئەوە تا باج وەکو بەیانەیەک بەهۆی بەرکەوتنی غازۆ ناتوانێت ڕۆکان بەردەوام لە ڕووماڵکردن خۆپشاندانەکانی سەی سادق